تا دێت مەترسیەکانی سەرخوێندنی کوردی لە کەرکووک زیاتر دەبێت و بەپێی ئامارەکانیش زیاتر لە 2000 قوتابی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە قوتابخانەکانی خوێندنی کوردیان بەجێهێشتووە و بەدەیان مامۆستاش وازیان لەوە ناوتنەوە هێناوە. بەرپرسی ڕاگەیاندنی سکرتارێتی یەکێتی مامۆستایانیش نیگەرانی لە داهاتووی خوێندنی کوردی دەردەبڕێت و ئەو مەترسیانە دەخاتە ڕوو کە مەترسین لەسەر خوێندنی کوردی. بەپێی ئەو داتانەی کەلامانە و کە وەرمانگرتووە کە لە دوای 16 ئۆکتۆبەر 2000 قوتابی نەگەڕاوەتەوە چۆتنە هەرێم کە بە 2000 عایلەوەشەکە زیاتر نزیکەی 100 مامۆستا نەگەڕاوەتەوە و بەدەیان مامۆستاش هەروازی هێنا و ڕۆشتووە بۆ هەندەران و کۆمەڵێ قوتابیش و گواستنەوەی بۆ کراوە بۆ سەر دراسەی عەرەبی. ئەمانە هەمووی پێمانەڵێ خوێندنی کوردی بەرەو قەیرانە ڕوا و زیاتر لە 15 قوتابخانەش ڕووخاوە لە کەرکووک بۆ هی خوێندنی کوردی. ئەمە چەندین ساڵە تا ئێستا نوێژەر نەکراوەتەوە بە هەر بیانوویەک بۆتە هۆی دەوامی سێدەوامی و چواردەوامی و بگرە قوتابخانەکانیشمان زیاتر لە 65 قوتابخانە بە پێی داتای وەزارەتی پەروەردە مەترسی ڕووخانی لێ ئەکرێ. سەرباری ئەوەی خوێندنی کوردی لە شارەکە لە چەند ساڵی ڕابردوودا بە کۆمەڵێک قەیراندا تێپەڕیوە، بەڵام ئاستی قوتابیانی کورد لە کەرکووک لە ئاستێکی بەرزدا بوو. بەڕێوەبەری یەکەی سەرپەرشتیاری خوێندنی کوردیش لە کەرکووک داوا لە حکوومەتی هەرێم دەکات ئاور لە کێشەکانی کەرکووک بداتەوە و چارەسەری بەپەلەی بۆ بدۆزێتەوە. ئێمەش یعنی بەدەرنیمان لەگەڵ شارەکانی تری کوردستانیش و عێراق ئاستەنگی زۆرە بۆ خوێندن بە شێوەیەکی گشتی. ئێمە ئەوانەی کە لە پێش 16 ئۆکتۆبەر هەبوو هەندێکی چارەسەر بوو، بەڵام هەندێکی بە شێوازێکی هەڵپەسا و مایەوە. یەکێ لەوانە کە زۆر گرفتی بۆ ئێمە دروست کردووە، ئەویش زۆربەی کێشەکانمان نەبوونی مامۆستایە. نەبوونی مامۆستاش بە شێوازێک کە دوای 16 ئۆکتۆبەر هەندێک مامۆستا ڕووی کردە شارەکانی کوردستان. ئەمە وای کردووە کە شوێنەکانیان بە شاغر بمێنێتەوە، ڕەنگە شاغرەکانیش مەسەل دەرسە سەرەکیەکان بێکە نەتوانین ئێمە بە شێوازی لە شێوازەکان پڕ بکرێتەوە. بۆیە هەر لێرەوە لە ڕێگەی کەناڵەکەتانەوە داواکەین جارێکی کە حکوومەتی هەرێمی کوردستان چاو بخشێنێت بە خوێندنی کوردی لە کەرکووک، چونکە بەم شێوەیە ڕۆژانە تووشی گرفت دەبین، نەک بەس مەسەلەی میلاکە. ئێمە چەندین قوتابخانەمان ڕووخاوە تا ئێستاکە دروست نەکراوەتەوە، چەندین قوتابخانەمان سێدەوامیە کە زیاتر لە 27 قوتابخانەی سەرەتایی سێدەوامی، یعنی قوتابی تەنها 2 سعات دەوامەکە. بەشی خوێندنی کوردی لە پەروەردەی کەرکووک لە دوای ساڵی 2003ەوە بۆ قوتابیانی کوردی و ناوچە کێشە لە سەرانە کرایەوە، بەڵام لەگەڵ ئەوەی هەوڵێکی زۆر هەیە ئەو بەشە لە پەروەردەی کەرکووک شکست پێبێنێت. حکوومەتی هەرێمیش وەکو پێویست ئاوڕی لێ نەداوەتەوە. تا ئێستاش بە دەست دەیان کەم و کورتی وەکو نەبوونی مامۆستا و بینای قوتابخانە و فەرمانبەر و کارگوزارەوە دەناڵێنێت. حکوومەتی هەرێمیش لە ئاست چارەسەری ئەو کێشانە کەم تەرخەمە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.